بناوی خدای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سوپاس و ستایش بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نیعمەتەکانە. درود و سەڵات و سەلام بڕژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو و تازی سەرمان، محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستانم، ئێمە لە زینجیرە باسەکەی خۆمان ڕێگای گەیشتن باسی قەڵبمان کرد کە هەموو شەڕی ئێمە، حەوڵ و هیممەتی ئێمە، ماندیبوون و شەونخۆنی ئێمە بۆ بەدەستهێنانی ئەو دڵەیە، ئەو دڵەی تەسلیمی خوای گەورە بکەیتەوە بە پاچی، چونکە بەڕاستی ئەو کەسەی دڵی خۆی بە پاچی تەسلیمی خوای گەورە بکە فقط فازە فەوزەن عەظیمە، بەڕاستی بردیەوە، بەڕاستی بردیەوە، بەڕاستی خەنی بوو، بەڕاستی تازە ئیسرحاتی کرد لە خۆی هەتایی لە ناو بەهەشتی لە ناو عەیشی خۆشی لا دەژیتن. بەڵام خوا نەخواستە ئەو کەسەی ئیهتیمامی بە قەلبی خۆی نەدا، ئەو کەسەی ئاگای لە دڵی خۆی نەبوو، کردی بیە هێلانەی شەیاطین، هەموو شەیاطینەکان هێلکەیان تێدا کردبوو، فەرخە شەیتانی تێدا لێ پەروەردە دەکرا. بەخوای ئەو دڵە وێرانە، بەخوای ئەو ئینسانە وێران دەبێ، وەڵڵاهی هەم دونیاشی لە خیز دەچێت، هەم ئاخرەتیشی لە خیز دەچێتە. جا بۆیە هاتین باسی ئەومان گوتمان قەڵب سێ زۆرە. یەک لە زۆرەکانی دڵی دروست و سەحیح و سەلیمە، ئەو دڵە سەلیمەی کە خوا ئەیهەوێ، ئەو دڵە سەلیمەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشی دەوێ. دەی بابزانانی علامەتەکانی چەندن ئازیزانی من؟ کۆمەڵک علامەت هەنا، تقریباً 10 علامەتن، ئەوانە نیشانەی قەلبی سەلیمن. با یەک لەو علامەتانە بڵێن ئەگەر یەکێک لەو علامەتانەمان تێدا بوو، یەک سەر سوزدەیەکی شکر ببا کە دڵی تو زیندووە. بەڵام خوا نەخواستە ئەگەر لەو علامەتەی کە دەڵێم نەقستانی تێدا بوو، ئەوە بزانە دەبێ حەوڵ و هیممەت بکەی ئەو علامەتی لە دڵت بینەجێ بۆی خوای گەورە دڵێکی مخبتەی مطمئینی سەلیمت بداتێت. یەکەمین علامەت کە دڵی سەلیم هەیە، کە دڵی سەلیم هەیتی، ئەوەیە بەردەوام پەشیمانە لەو عمر و کاتێک کە بەسەری برد بێ زیکری خوا، بەردەوام پەشیمانە لەو گوناحانەی کە کردیتی وەختی خۆی ئاگای لە خۆ نەبووە و شەیتان هەری خەرەتاندیە و ئێستاش ئەلەم و ئێش و ژانی گوناحەکانی هە لە دڵە و بەردەوام دەگەڕێتەوە لای خوای گەورە، بەردەوام تۆبە دەکا، بەردەوام ئیستیغفار دەکا، بەردەوام لە حاڵەتی ئینابە و پەشیمانیدایە. سبحان الله، سبحان الله. بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەفەرمی إنه لغيان على قلبي وإني أستغفر الله في يوم أكثر من 70 مرة. دەفەرمی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام حاڵەتێکە بەناو دڵم دادێ، بۆیە منیش ڕۆژێ زیاتر لە 70,000 دەگەڕێمەوە لای خوای گەورە، ئیستیغفاری خوای گەورە دەکەم. ماعەلم پێغەمبەری خوا عليه السلام هیچ گوناحی نییە. إنا فتحنا لك فتحا مبينا ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر. خوالا همو گناحت خوش باي محمد لە پێشی و لە پاشیش. ئازیزانی من، بەڕاستی ئەم سیفەتە زۆر جوانە. بۆیە کاتی خوای گەورە وەسفی حەزرەتی ئیبراهیم دەکا، دەفەرمێ إنه كان أواب، إنه كان أواب، یان وەسفی هەندێک لە پێغەمبەرەکانی تر دەکا بەو سیفەتەی کە ئەوانە بەردەوام گەڕاینەوە لای خوا، تۆبەیان کردیا، داوای مەغفیرەتیان کردیا، داوای عەفویان کردیا. سبحان الله. ئەخە بۆیە کاتێکە دای عائیشەمان ڕەزا و ڕەحمەتی خوا لێبی ڕەمەزان بوو، فەرمی یا رسول الله صلى الله عليه وسلم ئەگەر ئەو شەو لەیلەتول قەدر بوو
چ دوعایەک بکەم بزانە دایە عائیشە لە پێغەمبەری ئازیزمان دەپرسی صلی الله عليه وسلم ئەگە شەوی لەیلەة القەدر بوو کە شەوی قبول بوونی دوعای چ دوعایەک بکەم بزانە چ دوعایەکی فێر کرد فەرمووی ئەی عائیشە برێ اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني خوایە تو خوایەکی عفوی یەک لە ناوە جوانەکانت عفووە و کەریمیشی بەخشندە و میهرەبانی خوایە ئەو کەسانی کە خەڵکی دەبورن تۆ خۆشت دەوێن خوایە ئەتوش ئەمن ببوورە بزانە زۆر گەورەیە ئینابە زۆر کاتە یەکێک لە سیفاتەکانی قەلبی سەلیم بەردەوام ئەو کابرایە ئەو کەسە دەگەڕێتەوە لای خوا بەردەوام استیغفار دەکا بەردەوام پەشیمانە کە ئەو هەموو عمر و ساتەی بەڕێ کرد بەبێ ئەوەی استیغفارێکی تێدا بکاو یان زیاتر لە خوای گەورە نێزیک ببتەوە ئازیزانی من ئەم علامەتە زۆر گرینگە لۆی ئەمە بەردەوام بەڕاستی پێویستمان بە تۆبە هەیە دەزانی لەبەرچی چونکە ئەگەر هیچ گوناحشمان نەبی و گوناحش نەکەین ئەدی باشە ئەو هەموو ناز و نعمەتەی خوا بەمەی بەخشیوە کۆ حەمد و سەنا لە بۆ ئەو ناز و نعمەتانە دێ ئەوە گەورەترین گوناحە کە ئەمە غافلین کە ئەمە بەڕاستی حەمد و سەنای خوامان نەکردووە مقابلی ئەو هەموو ناز و نعمەتەی کە دایتی ئەمە احتمال بري باشا ما مستر أديواني من الحمد لله دكام سباسي خواي قولة دكام دلهم خواي زو شكر عزيزاني من بأو حديثتان لو بجيرموا أو زاد زاني أو أنداماني كخواي قولة دايتتو أو هم نازو نعمتاني وإن تعدوا نعمة الله لا تحصوها كبشمارنا بزانا أتو بيرادقي حمد سناي يشك لو أندامانا بكي جلو حديث رابقرن بابسين خزمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم لنا أصحاب كان دانشتوا وقصي كان بودكا باسي كابراي كان بودكا بيش زماني أصحاب أو بياوة قديم لدنيا تسكر وتسيرو دايا لدانشن جل بيغمبري بقرن صلى الله عليه وسلم بيغمبري دا فرمي كسيق لبيش ايوه هبو أو كابراي 500 سال عبادتي خواهي قوري كرد 500 سال بس بارانوا 500 سال بس سوزدە و ركوع 500 سال بس تسبيحات سبحان الله أو كابرايا ديقود أو بيغمبر أفرمي عليه الصلاة والسلام ديقود خوايا للسوزدە نبي روح من تشيشي إلا للسوزدە روح بتشيشا خواي قورا للسوزدە روحي أو كابرايا تشيشا دبزان حالي أو بياوة سيلا قيامت بيغمبر عليه الصلاة والسلام حالي أو بياوة من بو بازكا دفرمي روجي قيامتي أو بياوة زندي دبتوا خواي قورا محكمي دكا پێی دەڵێ ئەی بەندەکەی خۆم بەچ حسابە لەگە بکەم بەچ حەشر و حسابە لەگە بکەم بە ڕەحمەتی خۆم یان بە عەمەلی خۆت خۆیە بە عەمەلی خۆم خۆی ڕەحمان و ڕەحیم دووبارە لێ دەپرستەوە ئەی بەندەی خۆم بەچ حسابە لەگە بکەم بە عەمەلی خۆت یان بە ڕەحمەتی خۆم یا رب العالمین بە عەمەلی خۆم 500 ساڵە عیبادەتت دەکەم 500 ساڵە ذکرت دەکەم 500 ساڵە سوزدە و ڕکوع لۆ دەبەم یا ڕەبی بە عەمەلی خۆم خۆی ڕەحمان و ڕەحیم جاری سێمیش مۆڵەتی دەداتی و پێی دەرێ بۆی تۆزێک فکر کاتەوە ئەی بەندەکەی خۆم بە چه حیسابە لەگەڵ بکەم بە عەمەلی خۆم یان بە ڕەحمەت و میهرەبانی خۆم یا ڕەبی خوای بە عەمەلی خۆم 500 ساڵە گوناحەکەم نەکردیە 500 ساڵە شتێکم نەکردیا تو پێت ناخۆش بی یا ڕەبی بە عەمەلی خۆم خی گەورە دەفەرمی باشە عەزەتی جوبرائیل تەرازوو دانێ تەرازووی دادەنێن دەفەرمی عەمەلی 500 ساڵی ئەو کابرای بینن دەبینن سجل و دەفتەری گەورە پڕ کردیتەوە لە عیبادەت هەموو ڕۆژێ عیبادەت هەموو ڕۆژێ ذکر هەموو ڕۆژێ تەسبیحات هەموو ڕۆژێ ڕوکوع و سوجدە هیچی نەکردووە بەس عیبادەت 500 ساڵ ئەو هەموو سزدەی دەینن ڕێک لە تەرازووی دادەنێن پاشان خی گەورە دەفەرمی بەس نیعمەتی چاوی بس نعمتي تساوي أو كان كنا أو هم نعمتها هزاران نعمت ليه قرب بس نعمتي تساوي لترازو كدانن سبحان الله بس نعمتي تساوي لترازو كي لا يكد كدادن عملي 500 صالي دس عاسماني ودفريتن هر تحملي شيناكا أو زعب لك بشمان دبتو يا ربي 500 صال عبادة نيتواني حقي دو تساوي بدم إنسان كان أي قرب سر بإيه ما أري والله أخأتو سحمد سنايا كد كل وكلايقي خواي قورة بها أي أو حمد سنايا كديكي تخوان مستحقي عقلتا مستحقي تساوتا مستحقي جويتا مستحقي ددانتا مستحقي زبانتا أو هم أندام صاغو دروستتها
عزیزان ئێمە بەردێکی گسکۆکەمان دەکەوتە کلیەی دنیامان لێوێک دێتەوە هاوارمانە لە بەژانی کلێ هەتا ئەو بەردە گسکۆکە دێتە دەرێ هەژانێکی قەلبمان دەگرین هاوارمان لێ هەردەستی هەر یەک دەمار لە ملیۆن دەمار یەک دەمار تۆزێ خینەک لە ناوی دەمەنی ژیانت دەفەوتێتن تاتی ئەو هەموو حەمد و سەنایی خوای گەورە چۆن پێمان دەکرێ ئازیزم کەواتە بەردەوام ئێمە گونەحبارین بەردەوام کەم تەرخەمین بەردەوام پێویستمان بە تۆبەکردن هەیە بەردەوام دەبی تۆبە بکەین لەبەرەوەی بەڕاستی ئێمە کەم تەرخەمین بەرامبەر خوای گەورە ئێمە ئەو هەموو عومرەی خۆمان هەموو بە زایعدا هەموو بە فیرۆڕۆیی بەبێ ئەوەی ڕەزامەندی خوا بەدەست بینین کەواتە یەکەمین علامەتی قەلبی سەلیم ئەوەیە ئەو ئینسانە بەردەوام دەگەڕێتەوە لای خوای گەورە سبحان الله بيبي هر زباني استغفر الله العظيم واتوب اليه استغفر الله العظيم واتوب اليه حتى قد بيري ديت او استغفارك دكات او علامتي يكم علامتي دومي قلبي درست قلبي صاغ ضلي مطمئنه او يا كبراستي هر كاتك طاعتك لدز بتسي سنتك نكفرس سنتك لقز بتسي وردك لدز بتسي یان تەسبیحاتێکی لەدەست بچی سڵەواتێکی لەدەست بچی زۆر ئازیەت دەخوا زۆر ئازار دەخوا چۆن سونەتی پێشنوێژی بەیانیم چوو چۆن سونەتی ضوحام چوو چۆن شەو نوێژم چۆش و هەر نەسامەوە چۆن قورئان خینەکەم لەدەست چوو چۆن ئەو خێر و تەسبیحاتە و سەڵەواتەی لێم دەدا لۆ لەدەستم چوو هەر وێردەکی هەر تاعەتی ئەوە فەرزەکان هەنارێم ئەو فەرزەکانی لە بچی تەعزیەدا دەنێتن هەر تەعزیەدا دەنێتن بەڵام لە سونەتەکانی لە ئەزکارەکانی لە تەسبیحاتەکانی لە ویردەکانی لە نەوافیلەکانی یەکی لە قیز بچی سبحان الله زۆر ئەزیەت دەخوا یعنی زۆر هەست بە ئازار دەکا کە من چۆن ئەو سونەتەم نەکرد چۆن ئەو سەڵەواتەم لێ نەدا چۆن ئەوەم لە قیز ڕۆیشت سبحان الله هەر کاتێک ئازارت هەبوو لە دەستچوونی قرآنكت صد صلواتكت صد سبحان الله كت صد لا حول ولا قوة إلا بالله كت سنتك إلى دسو خيرك إلا تسو أقول هستن بآزار كت شان وي قلبي تو سليمة يعني وي علامتك لعلامتي قلبي سليم لنا أوضليتو دايا علامتي سيم أويا كبراستي حزيليا خزمتي خواي قوربك حزلي خزمتي پیغمبري خواي گەورە بکە صلى الله عليه وسلم حزلي خادمي قرآن بي خادمي إسلام بي اشتياقي هي لبو خزمت عزيزان أما حز ما ليه خزمتي خواي گەورە بکەی بەوەی خزمەتی دینەکەی بکە خزمەتی شریعەتەکەی بکە خزمەتی بەندەکانی خواي گەورە بکە لۆ بە خزمەتی خواي گەورە دەنووسرێ خزمەتی فەرمودەکانی پێغەمبەر بکە صلى الله عليه وسلم خزمەتی سیرە و سلوکی پێغەمبەر بکە خزمەتی سنەتەکانی بکەوە سنەتەکانی زندیکەوە ئەوە نیشانەی ئەوەی خزمەتی پێغەمبەرت کردووە صلى الله عليه وسلم وەرە خزمەتی قورئانەکە بکە وەرە لەبەریکە وەرە عەمەلی پێ بکە وەرە خەڵکی فێرکە وەرە لە مەرکەزی تەحفیزەکان دەستی هاوکاریت هەبی زندیکەوە بە خۆت دەچی بە پارە دەچی منداڵت دەنێری خزمەت بکە وەرە خزمەتی ئەم ئیسلامە بکە ئەم ئیسلامە کە سەرمایەی ژیانمانە ئەم ئیسلامە کە عزەت و گەورەییمانە ئەم ئیسلامە کە ئیفتیخاری دنیا و قیامەتمانە وەرە خزمەتی کە وەرە وەرە لێنەگەڕێ ئەو ئیسلامە ضعیف بێ لێنەگەڕێ ئەو ئیسلامە زەلیل بێ لێنەگەڕێ ئەو ئیسلامە بێکەس بێ لێنەگەڕێ ئەم ئیسلامە بێناز بێ وەرە خزمەتی کە ئەگەر هەر کاتێک ئیشتیاقی خزمەتت هەبوو بەڕاستی نیشانەی ئەوەی کە تۆ دڵێکی سەلیمت هەیە ئیشتیاقی خزمەتی خەڵک پێت فەخر بێ کە خزمەتی فەقیرێک دەکەی پێت گەورەیی بێ کە خزمەتی بێباوچێک دەکەی کە خزمەتی خاوەن پێداویستێکی تایبەت دەکەی کە خزمەتی ئینسانەکان دەکەی بە گەورەی خۆت بزانە خۆت پێ گەورە بێ کاتێک کە خزمەتی ئەو خەڵکەی دەکەی ئەوە گەورەیە بەڕاستی کەسێک خزمەت کاری خەڵک بێ گەورەی خەڵکیە بەڵام خەڵک بێزت نییە مەرحەبای فەقیرێک بکەی بێزت نێ هامشۆی فەقیرێک بکەی بێزت نێ دەست بە سەری یەتیمێک دابینی بێزت نێ هاوکاری و مساعدەی یەتیمێک بکەی بێزت نێ دەرەتانێک و نەخۆشێک و دەردەدارێک عیلازکەی بێزت نێ مساعدە و یارمەتی کەم دەرامەتێک بدەی خاوەن پێداویستێکی تایبەت بدەی ئەوە چۆن دەتوانی خزمەتی ئەو ئیسلامە بکەی
چۆن دەتوانی خزمەتی خوا بکەی، چۆن دەتوانی خزمەتی محەممەد المستەفا بکەی صلى الله عليه وسلم. کەواتە ئازیزانم بەڕاستی خزمەت شەرتێکە لە شەرتی دڵی زیندوو، ئەوەیە کە بەڕاستی هەستی ئەوە ئەم ئیسلامە حەقی لەسەرتە، نابێ بێناز بکەوێ، نابێ غەریب بکەوێ، نابێ بێ پشت و پەنابێ، دەبێت تو ئەو ئیسلامە بە وجودی خۆدا بدەیت. تۆ لە دنیای یەک قەزیەتێک کە قەزیە ئیسلامە، دەبێت ئەم قەزیە بە عەدالەت و بە گەورەی خۆی سەری بێخی، دەبێت ئەم قەزیە کە زوڵمی لێ دەکرێتەوە بەسەری بێخی. تۆ کەنجین کەسێکی جوندیەکی سەربازێکی ونی ئەو ئیسلامی بووی، ئەو کاتی بەڕاستی دڵت زیندووە. بەڵام ئەتوو هیچ کاتێک غەم لە ئیسلام نەخۆی، ئەم ئیسلامە چی بەسەر دێ چی بەسەر نایە، چەند تووشی ناڕەحەتی و چەند تووشی زوڵم و ستەم بووە، هەست پێ نەکەی بەو ئێشوژانەی ئیسلام ئەتوو دڵت مردووە، هەست پێ نەکەی ئایا چۆن خزمەتی شریعەتی ئیسلام بکەم، چۆن ئەم شریعەتە بەرزکەمەوە، چۆن وەم کەم ئەم شریعەتە حاکم بێ لە پەرلەمان و لە وەزارات و لە ناو ژیانی خەڵکدا، چۆن بتوانم ژیانی ئەم خەڵکە برازێنمەوە بە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، بە فەرمانەکانی خوا. ئەو کاتی نیشانی ئەوەیە تۆ دڵت زیندووە. ئازانم کەواتە یەکێک لە عەلامەتەکانی دڵی زیندوو ئیشتیاقی خزمەتکردنە لە بۆ خوا و پێغەمبەری خوا و قورئان و ئیسلام و خەڵکی. تاکو دیدار و بۆ باسکردنی علامەتەکانی تری قەلبی سەلیم بەخوای گەورەتان دەسپێرم. السلام عەلەیکم ورحمة الله وبركاته.